لە بابەتی ئینسان کە بچێتە ماڵێکە و نان بخوات لەکوێ پرز ئەکات و لەکوێ پرز ناکە برسێتی بەتاتی سەری ئێستا مەکەن الحەمدوللا ماڵەکان هەموو تێرن لە کاتی گرانیە ئیمانداران بە زەحمەت و بەلایەنەوە ئەگەر خۆیان هیچیان نەبوایە بخۆن بچن لە ماڵێکی ترا نان بخۆن رب العالمین دەرگای بۆ کردنەوە گوناهی بەسەرتانەوە نییە ئەگەر لە ماڵی یەکترا نان بخۆن چەند ماڵێکی تەحدید کردووە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ هیچ جوناح و گوناهێکتان لەسەر نییە کە بچن لە ماڵەکانی خۆتانە ئەن تەئکولوا من بویوتیکم لێرە عولەما فەرموون مەبەست ماڵی خۆت نییە چونکە ماڵی خۆت هەر خۆت لێیە خۆی مەبەست لە ماڵی وەچەکانتە ئەگەر بچیتە ناو ماڵی کوڕ و کستە و شتێکت خوارد برسیت بوو گوناهێکت لەسەر نییە ئەو بویوتی ئابائیکم ئەو بویوتی ئومەهاتیکم ماڵی باوانەکانتان باو باپیرتان نەنکەکانتان دایکەکانتان ئەو بویوتی ئیخوانیکم ئەو بویوتی ئەخەواتیکم براکانتان خوشکەکانتان ئەو بویوتی ئەعمامیکم ئەو بویوتی عەماتیکم ماڵەکان ماڵی مامەکانتان ماڵی پورەکانتان لە تەرەفی باوکەوە ئینجا عەینەن ماڵی ئەخوال و خاڵەکانتان ماڵی پورەکانتان لە تەرەفی دایکەوە واتە ئوسرە لە شەریعەتی ئیسلامیە مەفهومەکەی ئەمە نیە تۆ وا تێگەیشتبی تەنها خۆت و خێزان و مناڵەکانت هەندێک جاریش دایک و باوکت ڕاستە ماوەسانی ئاینی زۆر ئەم لایەنیان باس کردو لە ئوسرە بەس لایەنەکانی تریش هەروەکو ئەوە هەیە خزمەتی لە شەریعەتی ئیسلامیە زۆر گەورەیە ئوسرە زۆر گەورەیە ماڵداری زۆر گەورەیە کە موسڵمانان پارێزگاری لێ بکەن و بیپارێزن